عبادة مفهومة زۆر فراوانە. عیبادەتێکمان هەیە شعائریە کە نێژە و ڕۆژیە و حەجە و زەکاتە و ئەو شعائرانەی کە دەیکەین، و عیبادەتیشمان هەیە عیبادەتی تەعاملیە. عیبادەتی تەعاملیەکان ئەو نقطەی زۆر زۆر گرنگە بزانین، هیچیان عیبادەتە شعائرەکان قبول نابی ئەگەر عیبادەتی تەعاملیەکە چاک نەبی، یاخود قبولبوونی عیبادەتی شعائری پەیوەستە بە عیبادەتی تەعاملی. لۆ نمونە ئەتوو کە بە ڕۆژی دەبیتن، خوای گەورە ڕۆژیەکەشی قبول ناکە ئەزیەتی خەڵکی بدەی، لەوی بدەی و جوون بێ و بدەی. خوا گەورە پێغەمبەر پێگوتینە تەنها تینێتی و برسێتەکەی لۆ دەمێنێتەوە، هیچ خێری ناگاتێ. حەزی بکەی بە پارە حرام قبول نییە، چێ پێگوتیمە پێغەمبەری نازدار. نێژێ بکەی، نێژت قبول نییە، چێ پێگوتمە خوا پێگوتمە لە ڕێگەی قورئانی ئینە سەڵاتە تەنها عن الفەحشاء والمونکەر. دەبی نێژ دوورت بێختۆ لە ئیشی خراپە. ئەگەر ئەتوو نێژت کرد و دوور نەکەوێت لە ئیشی خراپە، نێژەکەت قبول نییە. کەواتە قبولبوونی نێژێ لە مزگەوتی نییە. خۆشەویستان، قبولبوونی نێژێ لە دەری مزگەوتەیە. قبولبوونی نێژەکەت کە لە مزگەوتی دەچی نێژی دەکەی، نێژی جەماعەت دەکەی، قبولبوونەکەی پەیوەستە بە دەرێت کو تەعامل دەکەی لەگەڵ خەڵکی، چونکە ئینە سەڵاتە تەنها عن الفەحشاء والمونکەر. بە هەموو عیبادەتەکان بە ڕۆژی دەبی یەکەم شت دەری دەری خوایە لێم قبوڵکەی، نازانی خوا قبوڵی کردیە یان نا. قبولبوونی بە ڕۆژێکەشت علاقی بە تەعاملیە. لێیەکە پێغەمبەری نازارمان فێرمان دەکە الدین المعاملە، دین معاملەیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.